بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وبارك على أشرف المرسلين محمد النبي الخاتم وعلى آله وأصحابه وأمته أجمعين. اللهم يا رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. اللهم آمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر خۆشحاڵم لەمەتی خێر و بەرەکەتەیە لە خزمەت جەنابتانە وەڵە گەنج و ئەهلی مسکەوت و ئەهلی دینداریە لەم مەوسیلەی ماڵی کاکە شێخ نەسروالدینە ئەڵڵا بەرەکەت و ڕەحمەتی بەسەرا بڕێژێت دیکە بەمایی خێر و خۆشی بۆی و باخێکی لە باخەکانی بەهشتیش پێ بەخشی ئینشاءالله. هاش مقصد لو ما مصاب الرفاني كلينا دانش شينا خدمة حديث يعني حديث نفى المدشرين كان رسول الله صلى الله عليه وسلم. برايان أم إسلام دينك أمن الرحمة وبركته برفراوانا خواي قولت درجاي رحمتي لكف دانا خفتوه أوي طالبة بقى برزامن دي رب العالمين ئەوەی تالیبە بگا بەهەشتی بەرینی پەروەردگار ئەوەی حەزەکە خێر و سەدەقە و چاکە کۆکاتەوە هیچ ڕێگریەکی لە بەردەمانیە. برایان جاری وا هەیە دانیشتووی لەبەر خۆتەوە لە فەقیری ئاڵێی ئەگەر ئەوەم هەبوایە و دەوڵەمەند بووایە مزگەوتێکی وامە کرد ئەوەمە کرد بە خێر ئەوەم وا لێ کرد لە پێناوی خوایە ئەوە مەکرۆمەکرد. جاری واشەیە کە شەیتان هەفری و دەدا و خوای گەورە دەگەی ڕەحمەتەکە لێکاتەوە کەچی تۆ جێبەجێ ناکەی وعدەکان. داوای ئەوە مەکە ئەڵڵا چەند یاویتی ئەلئان بەوەندە خوای خۆت دەخۆ ڕاستیکە بەهەش بەوەندە بکڕە مەڵێ گەر وا بوومایەوە لەو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت دەرگای هەزار فیتنە لێکات. لەبەر ئەوە بەوەی کە خوا پێی داوی عیبادەتی خۆ بکە. کۆمەڵێک هاتە خزمەتی رسول الله صلی الله عليه وسلم وتیان یا رسول الله ذهب أهل الدثور بالأجور. دەوڵەمەندەکان هەرچی خێر هەیە بردیان بۆ خۆیان. يصلون كما نصلي ويصومون كما نصوم. چۆن ئێمە نوێژەکەی نەوانیش ئەوان نوێژەکەن نەوتان لە مزگەوت جەماعەتمان لەگەڵاکەن دەوڵەمەندەکان بە ڕۆژوە بین بە ڕۆژوە بن سونە دەکەین سونە دەکەن. بەڵام ئەوان خوای گەورە فەزڵی ئەموالێکی پێداون پار و فەزڵێکی پێداون بەڕاست و بەچەپا بۆ خێر بەکاریێنن. یارمەتی ئەم فەقیرێن یارمەتی ئەم بێوژن و ماڵە هاتیوە دەن مزگەوتی ماڵی خوا پارایەن بە جیهادە پارایەن بە داوایە پارە لە پێناوی خوا سەرفەکەن بەڕاست و بەچەپا. یا ڕەسوڵ ئێمە چی بکەین چۆن بوانە بکەینەوە؟ خوای گەورە فەرمێ وفی ذالک فەلیەتەنافەسی المتەنافسون. ئەوەی حەزەکا پێش بڕکێ بکا و پلەی بەشت بەرزی بە ئەژن و ئەدەستێنێ. یا ڕەسوڵ ئێمە چی بکەین؟ ئای دیقەت بن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێم سێرمانەکە ئەو سەحابانەی فێر کردووە کەوان نائومێد ببن لە ڕەحمەتی خوا. دەرگاکانی خێر بەڕادەیە کراوەتەوە وا مەزانە کە تۆ پارە نەبوو دەوڵەمەند نەبوویت ناتوانی هیچ بکەیت. پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی فەرموون ئەوە لەیسە قەد جەعەل الله لەکم ما تەصەدەقون. بۆ خوا شتێکی کەی ناونەتێ بیکەن بەخێر پێ دوایە سەدەقە بە پارە ئاکرێ چاکە و خێر هەر پارە بەخشینە لای ئێوە. ئەی چی یا ڕەسوڵ ئەمە بەستت پێ چییە؟ ئێمە چیمان هەیە بیکەین؟ هیوای تیا بوو جلەکەی بەری بەکەڵکیەوە ناو نوێژی پێ بکە. ئەمەگە ڕەش و ڕوود پێی پەتی بوو ماڵی نییە حاڵی ئەی یا ڕەسوڵ ئەی چی بکەین؟ مە بەستت پێ چییە؟ سەیری پێغەمبەر صلی الله علیه و سلم چیان فێرە فەرمێ إن بكل تسبيحة صدقة. هەموو سبحان الله تۆ بیکەی ئەوە خێرە و چاکەیە تۆی بەخشی. سبحان الله بكل تسبيحة هەموو سبحان الله کە تۆی کەی خوا خێری بۆ نووسی و گوناحی لێکاتەوە. وكل تكبيرة صدقة هەموو الله أكبرێک هەر صدقە و خێرە. وكل تحميدة صدقة هەموو الحمد لله کە ئەیکەی هەر خێر و هەر صدقەیە. لا إله إلا الله تهليلية هريكي هر خير وصدقية. فيري كدن پیغمبر صلى الله عليه وسلم وتي لدواي هر پێنج فەرزەکەوە 33 دانە جا بڵێن سبحان الله 33 جا بڵێن الحمد لله 33 جا بڵێن الله أكبر. ئەمە کردیە چەند 99.
وفري فينبغي لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. أما ترق مكان بيانش فرزة لدواي نوجكان تانو أما بكن هرچی ئەوانەی پێشتر و هەرچی ئەوانەی دواتری شێ پێتان ناگەنەوە مەگەر یەکێ وەکو ئێوە بکە. یعنی یا ڕەسوڵڵا ئێمە بەمە پێشی دەوڵەمەندەکانێنوتی بەڵێ هیچ کە عیبادەتێ هیچ شتێک وەکو ئەمە خێری نییە بە شەرتی ئەمە تەرک مەکەن کولی سبحان الله کاکی خوا دە خێری بۆ نووسێ دە گوناحی لێکاتەوە. خوا لە قورئانە فەرمێ وەلەذیکر الله ئەکبەر ذکری خوا لە هەمووی گەورەترە لە هەموو عیبادەتەکان چاکترە. دەبیکە فەقیری خۆ ئەمەیان کەس ڕێی لێگرتووی لەوانەیە لەم دەست و دەرە لەم مەڵتیقەیە ئەچی بۆ لای ئیشت ئەچی بۆ سەرفەرعاتێت ئەچی بە دیار مەڕوو ماڵاتەوە ئیش و کاری ماڵی خۆ دەکەی کەسە لەگەڵانێ خوو بەتەنیای دەسێ مەشغوڵە خۆ دەمە نەگیراوە دە ئەو دەمە ڕابێنە لە بەدەم ئیشەکۆ سبحان الله سبحان الله و بحەمدی بکە ئاگا لێ نێ چ خێرێکە بۆ ئەنووسێت دایم دەمە بە ذکری خوا بێ ذکری خوا لە دڵ تا بێ لە دەم تا بێ. ها پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن فێری کرد و دەرگای ڕەحمەتی بۆ کردنەوە. دا خۆشەکە لەوەیە هەش ماوەیە هاتەوە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یا رسول الله وڵات دەوڵەمەندەکان فێر بوون ئاینە شتەکە چاو لێم ئاگەن ئێمە سی سێ جارەکە ئەکەین و ئانیش ئاینە شتەکەن تێوتی خۆ دەرگای ڕەحمەت لەوانیش داگری کاکە تۆ زیاتر بکە دەتە منافەساکەی زیاتر بکە بە قوربان لە دوای بلۆژە فەرزەکە ئەگەیان دەوڵەمەندەکانیش فێر بوون ڕەحمەتی خوای و فەزلی خوای یاوێتی بۆم جارە حەسوودی پێ مەبە داواکە خوای گەورەش پیاوەتەوە. نمونەی کەتان بۆ بێنمەوە لە سەرەبەیکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆن خانیم سەحابانەی یاوە یەکێ لە سەحابەکان لە شەڕی تەبووکە ئاوکیم لە بیر بابێتە ناوی عوبلەی کوڕی زەیدە عوبلە ئەمە یەکێک لە هەرە فەقیرەکان لە شەڕی تەبووکە پێغەمبەر صلی الله علیه و سلم هاواری لێ کرد ئەیوب کێ بەهەش دەکڕێ بابێ بۆ ئەم شەڕە چونکە شەڕی بانوونەمانی موسڵمانە بوویان ڕۆم بە 200,000 قوواتەوە هاتووە ئەوێ ئیسلام لە بن دێنێ پێغەمبەر صلی الله علیه و سلم وتی ئەوەی دەستی چەگەگرێ بێ لەگەڵوانە ئەوەی دواکەوت بە منافق حساب کرا ئەیتری وا هەبوو هەرچیەکی هەبوو ئەیهێنا ئای تەسەوڕ کە یەکێکی وەکو عوسمانی کوڕی عەفان لەو ڕۆژەیە کە گرانترین کات وشکەفاڵێکی زۆر عەجیب و نان نەبوو خۆیان دیکۆن کابرا ئەمەگەی خورمان لە ماڵا هەبووە چوو هێناوی یا ڕەسوڵ الله بە لە پێناوی خوایە بۆ ئەم غەزایە هەبوو پارچێ لە جلەکەی بەری خۆی قوماشەکەی هێنای کرد بەخێر هەرچییان هەبووە لە ماڵایان کرد بەخێر عوسمانی کوڕی عەفان لەو ڕۆژەیە وتی یا ڕەسوڵ الله 100 خوشتنم بە بارەکەی و لە پێناوی خوایە 100 خوشتن بە بارەوە یعنی وەکو 100 ترێلە ئیستا بێنی بە بارەوە لەو کاتەیە پاش ماوەی کە زانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاەتی بۆ خوێن و حەدیث لەسەر خێرەکە و لەسەر ئەمە چ بەرەکەتێکە و چ فەزلێکە خوا لە باشدا چۆن پاداشتی خێرت دەهاتەوە پاش ماوەی کە وتی یا ڕەسوڵ الله من 100 وشتریکە بە بارەکەیەوە یعنی بوو بە 200 دواتر فەرمووی یا ڕەسوڵ الله 100 تر بە بارەکەیەوە هەی بوو 300 وشتر حتى پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ما ضر عوسمان ما فعل بعد اليوم عوسمان نەبوو لە هەرچی بکە خوا لێی خۆش بۆ تاکە شتێکی وای کرد لەم ڕۆژی تەنگانەی ئاوا بەشی هەموو ئەم موسڵمانانە هاتووە پیتاکی هێناوە ئەوانەی کە زۆر بێتاقەت بوون کە خوا لە قورئانە باسییانەکە فەرمێت تەوەلەو وەعیونهم تەفیض من الدمع کە هاتنە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نە وڵاتێکیان هەبوو سواری بن لەگەڵ پێغەمبەرا بێ صلی الله علیه و سلم نە نانی ڕێگەیان هەبوو نە پارەیان پێ بوو ڕەش و ڕووت هیچیان نەبوو کۆمەڵە سەحابە پێغەمبەر صلی الله علیه و سلم وتی وەڵڵی ناتوانم لەگەڵ خۆما بتان بم بۆ کوێ بتان بم خوا بێ هیچ دەبێ بە 10 نەفەریشتان بێ وڵاتێکتان هەبێت کە بەسەرە سواری بن لە ڕێگە ناکرێ هەر بەپێ ئەم ڕێگە دوور و درێژە نابڕدرێت تۆ هیچ خواردنێکی پێ نەبێ بۆ ڕێگاکەت هیچ پشتێکە پێ نەبێ سواری دی لە ڕێ هەڵتاگەم ئاخر من چی بکەم دڵیان پڕ بوو کە لەم خێرە بێبەشن یەکێک لەمانە بە گریانەوە بڕاتەوە بۆ ماڵ ناوی عوبلەی کوڕی زەیدە شەو دانیشتۆ شەو نوێژەکە ئەگری کە لەم خێرە دواکەوتۆ لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیتوانی و بەشدار بێ چی بێ بە خەیاڵێ بەڕەئی ئێوە چی بار بۆدان دەرگای خێر چۆن کراوەتەوە گەر یەکێ مەبەستی خێرکردن بێ بەڕەی ئێوە چی کرد بێ باشە ئەوە بێتاقەتی گرتوێتی کە لە دواکەوتۆ لە سەحابەکانی هاوڕێی لەم خێرەیە دوای گریانێکی زۆر شەو نوێژ دەست وەردەکاتەوە بۆ ئاسمان بە حەسرەتەوە ئەڵێ پەروەردگارە خۆت ئاگا لێ چەند حەزەکەم لە خزمەت پێغەمبەرەکەدا بوو صلی الله علیه و سلم ئەزانی چه حەسرەت و بێتاقەتێکە کە نەمتوانی لە خزمەتیانە بۆ ئەم غەزایە بچم و پیتاکی کۆکەم و لەم شتەیە بەشداری کەم
یا ڕەبی هیچم نییە بەس من یەک شت دەکەم پەروەردگارە من هەر حەز دەکەم خێرێ بکەم تۆ ڕازی کەم ڕەزامەنی تۆم ئەوێت پەروەردگارە هەچ کەسێک لەم سەر ئەرزە هەج موسڵمانێک جوێنێکی پێدا و قسەیەکی پێوتوم بختانێکی بۆ کردوم غیبەتێکی کردوم غەڵەتێکی بەرامبەرم کردووە حەقێکی هەیە ئەنی حەقێکم هەیە لە لای ظڵمێکی لەکردوم خوایە من لەبەر خاتی تۆ گەردنی ئازاکەم گەردن ئازایەکەی من بۆ ئەو سەدەقە بێ سەدەقە وەکو من پێم بەخشی بێ سەدەقەی من بێ بۆ ئەو کەسی کە غەدرەکەی لێ کردوم بەس تۆ لێم ڕازی بیت هەر حەزەکەم شتێ بکەم کە تۆ لێم ڕازی حەزەکەم شتێ ببەخشم هیچم نییە خوایە چه حەقێکم هەیە بەسەر ئەو خەڵکەوە ئەوە بیکەی بەچی بە سەدەقە لای منۆ گەردنیان ئازابێ هەموو موسڵمانێک گەردنی ئازابێ و من عەفوم کرد لەبەر خاتی تۆ ئەم سەدەقەیەم لێ قبوڵ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ بەیانی فەرمووی من المتصدق الليلة کێ بۆ ئەوەی ئەم شەو خێرەکەی کرد جوابی نەیاردانی شەو چی بۆ کێ خێری کرد بەفی چییە جاری دوم هاواری کردو لە مزگەوت من المتصدق الليلة کێ بۆی ئەم شەو خێرەکەی کرد بڵێن پێغەمبەر صلی الله علیه و سلم وەی ئەم شەو گەردنی خەڵکەکەی ئازا کرد هەرچی حەقی خەڵکەیە بەسەری و سەدەقە بێ لەوە بۆ ئای صاحب لەها وتی یا رسول الله من وتی خوای گەورە بۆی کردووی بە زەکاتێکی مەقبول و لێی قبوڵ کردویت و چۆ ترازی حەسەنات دەکاتەوە جوابی ناردووە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم کە پێی بڵێ ئەوە لێم قبوڵ کرد کە تۆ خێرت دێت دەرگای خێرکراوەیە برا بەڕێزەکەم ئەو دڵە و پاکە لەگەڵ خوایە سافی کە ئیخلاسی هەبێ بۆ خوا بڵێن کاکە کابرا سەگێک حاشاکی بەدیسەکە سەگێک کینووی بۆ چوون لە تۆزی ئاوی بۆ هێناو یایە خواردی و خوا لەسەرەوە عەفوی کرد ژنێکیشی لەسەر پشیلەیە خستە جەهەنەمەوە کە زوڵمی لێ کرد دەرگای لەسەر داخست و نەهێشتدار و ئاو خواتەوە لەسەر پشیلەیەک ئەمی خستە جەهەنەم لەسەر سەگێکیش ئەمی خۆتە بەهەشت ئەوە ڕەب العالەمین ئەرحەم الراحیمینە نیەتی خۆ سافکە دڵی خۆ پاکە لەگەڵ ڕەب العالەمینە لێی پاڕێنەوە چی و پێکرێ لە خێر و لە چاکە و لە سەدەقە ڕەمەزانە من دانیشتوم بەربانگەکەم ڕۆژوەکەم بۆ حساب کراوە ئەمەی تەنیشتم 20 ڕۆژووی بۆ حساب کراوە هەلە تەنیشتمەوە بۆ ئەم هاتووە بە بێدەنگ بە بێوی کە زاگەی دەبێ هاتوو چووە تۆزێ پارەی هەبووە 2 کیلۆ خورمای کردووی هێنایەتی بۆ مزگەوتەکە کارتۆنی ئاوی هێناوە هێنایەتی بۆ مزگەوتەکە تۆزێ نالێتە ناوسانجیە ناو بەژنەکەی توی ژنەکە بیکە لە خەمی خێرکردنایە 20 نەفەر 30 نەفەر 50 نەفەر لە مزگەوتەکە بە ئاوی ئەم و بە خوورمای ئەم و بە ناوسانجەکەی ئەم ڕۆژۆکەی شکاندووە من یەکم بۆ نووسرامەی تەنیشتم 50 بۆ نووسرا چونکە الدال على الخير له مثل أجر فاعله ئەوەی کە بێتە مای خێرێک عینەن وەکو ئەو خێرەکەی بۆ ئەنووسێ دەرگای ڕەحمەتی خوا کراوەیە بیر بکەنەوە کە چۆن ئەڵڵا لە خۆ ڕازیکەی ئەها کوڕینەکە کاسپێکەن ئەم مێشکە دێنی بە شەو ئەیهێنی ئەیبەی مەشغوڵە بیرزانم چۆن دیرارێ زیاتر پەیاکەم چۆن دۆلارێک زیاترم دەستکەوێ کام ئیشیام کەم کامە زەرەری دیار بۆ دینەکەشی وابە دەتوانێت خەم لەو دینە و بخۆ دەبزانە خوا بەچی ڕازی ئەکرێ زانە خوا چی پێخۆشە دەلەوا بڕۆ پێشەوە چیشی ڕق لێ دەخۆتی لێ دوورخەرەوە جادەکە پاناگەرمانێ ئەو ڕۆژەی کە ڕۆحەکە دەرچوو ئەو پەنجەی خۆ دەگەزی بگەڕێتەوە بۆ دنیا بۆ یەک لا ئیلاهە ئیلەڵڵا دڵی کات نەماوە تا ئەمڕۆ تا حوڕی ئازادی هەموو دەرگاکانی خێرە بۆ کراتەوە دەکاتەکە بە ضایع مەدەن دانیشتووی ئاوە تەزبیحکە بە دەفە بەس ئاوای تێکەی دەفێر بە فێری کە ئەخۆڕ ڕابێرە ڕۆژی سەجا سبحان الله وبحمده سەجا لا إله إلا الله سەجا الله أكبر سەجا أستغفر الله فصلوا لەسەر دیداری پێغەمبەر صلی الله عليه وسلم صد قل والله بخوێنەکە هەر قل والله وەکو ختمێکی قورئان وایە ئەو عمرە جوانە بۆ بە ضایع بڕوە دانیشتووی باسی فڵانە کەس و غیبەتی ئەم و گاڵتەکردن بەم و قسەی فشقیات و 2-6 تۆپاندن و نازە ئەو قسانە چییە ئەو عمرە جوانە بۆ بەمانەوە بە ضایع دەن بۆ بە زیکری خوا و بە بەکاری خێرەوە بەڕێی ناکەی کە ڕۆی پەشیمانە بیتەوە هیچ لەحظەتێک بە نرخترشید لەم ژیانی ئەمە ئەو کاتێککە خوا پێی بەخشوی داواکارم لە ذاتی ئەڵڵا بێدارمان کاتەوە خۆشمان بە بەرابێنێتەوە بەرچاو ڕووناکمان کات نیەتەکانمان خاڵس کا بۆ خۆی یا ڕەبی داوا لێکەین بەو نەوع عەبدانەمان بگێڕی کە خۆت خۆشت دەوێت دەرگای ڕەحمەتمان لێ بکەیت و ڕێگەی ڕاستمان بشانەی دامەزراومان کەی لەسەری بە ئیمانەوە ماژێنی بە ئیمانەوە مامرێنی بە ئیمانیشەوە ڕۆژی قیامەت
لخدمت پیغمبر صلی الله علیه وسلم بدی خودات نازل قولی هذا واستغفر الله لي ولكم، صلى الله وبارك على النبي محمد وعلى اله وصحبه اجمعين. السلام عليكم ورحمه الله وبركاته.